سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو سۆڤان عزیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیەش لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوە داین بە هیواین ئەمڕۆ بتوانین لە بەیانی 24 بەرگە و بابەت و تەوەرێکمان دەستنیشان کردبێ یاخود دیاری کردبێ کە ئەم تەوەرانە سوود بەخش بێ بۆ ئێوە بێگومان ئەمڕۆ هاوشێوە ڕۆژانی ڕابردوو گرنگی بە هەندێک بابەت دەدەین کە پەیوەستە بە بابەتی پەروەردەیی و پەیوەستە بە بابەتی هۆشیاری تەندروستی لەگەڵمان بێت. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بە هیوای بەیانێکی پڕوزە پڕ لە جوانی پڕ لە شادی و پڕ لە ئاشتی و خۆشەویستیتان بۆ ئەخوازیین. ئەمڕۆ من ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاشتیە و هەرێمی کوردستان لانکەی ئاشتیە بۆ هەموو ئاین و نەتەوەیەک بۆ هەر کەسێک کە ڕووی کردبێتە هەرێمی کوردستان توانێتی لێرە بە ئاشتی لە ئارامی لە ئاسایشا بژی. هیوایە خوازین کە ئەم کوردستانە ئارامە هەر پارێزراو بێت و ئاشتی هەمیشە تێیدا بەرقەرار بێت و سێبەری ئاشتی بەسەرسەری هەموو کەسانەوە بێت کە لە هەرێمی کوردستان نیشتەجێ. جا بابچین ناو پرۆگرامی بەیانی 24ەوە بزانین لە هەکبەی ئەم بەیانیە ئەو بابەتانی بۆ ئێوە ئامادەکراون چین با پێکەوە بیان بینین. لە دووەمین ساڵڕۆژی دامەزراندنی ئیدارەی سربەخۆی زاخۆ ئاهەنگێکی هاوسەرگیری بە کۆمەڵ بەڕێوە چوو. پاراستنی تەندروستی منداڵان و چۆنێتی بەهێزکردنی یادگەی منداڵان و قوتابیان تەوەری سەرەکی ئەمڕۆمان بێت لە بەیانی 24 کە میوانیشمان تایبەت بەو تەوەرە هەیە و گفتوگۆی لەسەرەکەی. گەنجێکی بیارە لەسەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان چایخانێکی داناوە و بووەتە شوێنێکی گەشتیاری. لە یەکەم بابەتەوە دەست پێ بکەین کە بابەتێکی تەندروستیە بەڵام یەکێکە لەو بابەتە تەندروستیانەی کە زۆر بەمان خوددا نەخواستە. ئەگەر تووشی هاتین ئەوە شتێکە لەبارەیەوە زانیاری ئەبێ بزانین و هەندێکیشمان هەیە سترێسمان هەیە لەو بارەیەوەڵین خوانەکە ڕۆژێ ئەو شتەیە ڕوو بدا لە ئێمە ئەویش زەهایمەر و لە بیرچوونەوەیەکە زیاتر لە تەمەنی بە ساڵات چوان دەرەکەوێت. جازە هایمەر یەکێکە لە نەخۆشیە هەرە باوەکانی سەدەی 21 و لە ڕووی پزیشکیشەوە کێشەیەکی ئاڵۆزی تایبەت بە مێشکە. بە گوێرەی لێکۆڵینەوەکان ئەگەر نەخۆشیەکە زوو دەستنیشان بکرێت دەکرێت نەخۆشەکە خۆناخایەک لە دوای یەکەکانی نەخۆشیەکە باشتر بەڕێ بکات. جا ئەمە لێکۆڵینەوە لەبارەوە کراوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێت کە زیاتر لە 55 ملیۆن توشبووی زەهایمەر لە جیهان هەن و لە هەر یاخود 3.2 چرکەیەکدا توشبوویەک بە هۆیە گیان لە دەست دەدات. بەم بابەتە ببینین دەینەوەلاتەن یاخوا هەمیشە سەلامەت بن. یەکێک لە نەخۆشیە هەرە باوەکانی سەدەی 21 زەهایمەرە لە ڕووی پزیشکیەوە کێشەیەکی ئاڵۆزی تایبەتە بە مێشک. 21 ئەیلولی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی زەهایمەر دەستنیشان کراوە. بە گوێرەی لێکۆڵینەوە سەردەمیەکانی جیهانی پزیشکی هاوچەرخ ئەگەر نەخۆشیەکە زوو دەستنیشان بکرێت دەکرێت نەخۆشەکە قۆناغەیەک لە دوای یەکەکانی نەخۆشیەکە باشتر تێپەڕێنێت. بۆ یەکەم جار نەخۆشی زەهایمەر لە ساڵی 1906 پێناسەکراوە و لەلایەن دەروونناس و دکتۆری بەناوبانگ ئالۆیس زەهایمەر دۆزراوەتەوە. کەسی نەخۆش قۆناغ بە قۆناغ خانەکانی مێشتی دەمرێت و تووشی لەبیرکردن دەبێتەوە. بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە 55 ملیۆن نەخۆشی زەهایمەر لە جیهاندا بوونیان هەیە. هاوکات لە هەر 3.2 چرکەیەکدا کەسێک بەهۆی توشبوون بە نەخۆشی زەهایمەر گیان لەدەست دەدات. جیالەوەی ساڵانە نزیکەی 10 ملیۆن حاڵەتی نوێ تۆمار دەکرێت. زەهایمەر لە ڕیزبەندی هۆکارەکانی مردن لە جیهاندا لە پلەی هەفتەمدایە. هاوکات لە سەدا 60 توشبووان نیشتەجێی وڵاتانی مامناوەند و هەژارن. زەهایمەر باوترین جۆری نەخۆشی تێکچوونی ئەرکەکانی مێشکە و هیچ چارەسەرێکی تا ئێستا نییە. چەندین ڕێگای جیاواز هەن بۆ خۆ بە دوورگرتن لە زەهایمەر و بریتین لە وەرزشکردن، خۆ بە دوورگرتن لە جگەرە و ماددە کحولیەکان، پاراستنی هاوسەنگی چێش، خواردنی تەندروست، پاراستنی پەستانی خوێن، هەروەها پاراستنی هاوسەنگکردنی کۆلیسترۆل و پاراستنی شەکری خوێن.
لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند شوێنێک بوونە ئیدارەی سربەخۆ یەکێک لەوان زاخۆ بوو کە دوێنێ دووەمین ساڵ ڕۆژی دامەزراندنی ئیدارەی سربەخۆی زاخۆ بوو کە ئاهەنگێکی گەورە و بەرفراوانی جەماوەری تێدا بەڕێوە چووە چەندین چالاکیش ئەنجام درا. یەکێک لە چالاکیەکان لە جۆری خۆی زۆر ناوازە و تایبەت بوو، ئەویش ئاهەنگی هاوسەرگیریکردن بوو بۆ پەنجاب و کوزاوای شاری زاخۆ کە لە لای پردی دەلال ئاهەنگەکەیان گێڕابوو و کۆمەڵە هونەرمەند لەوێ بەشدار ببوون و داواش کرا لە خەڵکی زاخۆ دەتوانن لە ئاهەنگەکە بەشدار بن و ئەو خۆشیە بەش بکەن لە نێوان یەکتیا. بۆیە پێکەوە ئێمەش ئەو بابەت و راپۆرتە ئەبینین کە هاوکارمان ئیسلام یوسف ئامادەی کرد. پێنجی زاوانە و چاوەڕێی پێنجی بیکان دکەن. چاوەڕێبوونەکە بزەحمەتە بووان. هەر زاڤایەکی دەهات دەخوازە بیکا خود کرد مەژی ئەو جان کرد ئەو خۆی هەر جانن هەر پێنجی گەلێک جان بوون مە جانترین شێواز مە کارێوا کرد و مە بوو زاوای ڕفرێک. هەمی بڕێکە ئەنجامدانا هەفژینیە بکوم بە هەلکەفتە دووەم ساڵ ڕۆژە دامەزراندنا ئیدارەیە سەربەخۆیە زاخۆ شەهیانە خوا دگێڕن. ئەو پێک ڤە بەشداری ئاهەنگا جەماوەری بڤێ هەلکەفتێ دەبن و بە خەڵاتێن تایبەت تێنە خەڵاتکردن. هەمیژی دڵخۆشن کو divê bîraweriyê da hevjîniyê pêk diînin. Ev proje ebed bîro me naçît, projeka taybet e bû me. Em dî spasiya wakeyn bo va xelat û tiştê û rabîna karobarê me. Ev proje bîte dût bîrhatin bû me hem îdara serbaxwe du saliya wê û hem şehiyan. û înşallah karê tosa her berdewam bin, destxwişeka taybet bi guh derşê bin. ئیدارەیە سەربەخۆیە زاخۆ li ser erkê xwe pêkînana proseya hevjîniya wan hemiyan bi hemî pêdiviyên wan ve bi stûyê xwe vegirtiye. البته مهمانداری مهمانکی تایبت کو فرمانده و رسمان سور بارزانی آماده بود دیاری که تایبت لای جناب بیوی و وان بیکو زاوا هات بخشی پیش وقت تیچوی و خرجی دوی لای اداره سربخوی از زاخو سپانسر توی و افستوی خواه گرته بی بوی آوایی گرم و گر زاخویان دوام سالیا دا مزراندنا اداره سربخوی از زاخو به گیران آهنگ که مزنا جماوری خلاتکرنا 14 کساتین سرکفتی دو بیاوین جدا جدا و جهمی جوانتر و سرنشراکشتر به گهاندنا صد بیکو زاوایان اف سالیات پیروز را گرتن. اسلام یوسف کردستان 24 زاخو. لە شار و شارۆچکەکانی کوردستان لە هەر وەرزێک و پێگەیشتنی هەر بەڕووبوومێکی خۆماڵی هەڵی ئەوە دراوە کە بە شێوەی پێشەنگایەکی تایبەت لەو شارە لەو شارۆچکەیە ئەو بەرهەم و بەرووبوومەی کە ئەو شوێنە پێی بەناوبانگە بکرێتەوە بۆتە شوێنێک کە دەرفەتی ئەوەی دروست کردووە بە بازارکردن بۆ بەرهەمە خۆماڵەکان هەبێت. جا پێشەنگایەکی تایبەت بە بەرهەمی ناخۆیی لە دهۆک کرایەوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ئافرەتان بەرهەمەکانیان لە پێشەنگاکە نمایش کردبوو توانیشیان بکە بەشداری بکەن. بە بەشداری چل جوتیار پێشەنگایەکی تایبەت بە بەرهەمی ترێ و هەنگوین لە دهۆک بەڕێوە چوو لە پێشەنگاکەدا دەیان جۆری بەرهەمی ترێ و هەنگوین نمایشکران. ئەوەی جێی تێڕامان بوو بەرهەمە نمایشکراوەکان لە بەرهەمە هەرە باشەکانن لەسەر ئاستی جیهان. مریەم هەنگێڤانێکە ژنە و بوجارە ئێکیە بەشداریە ویستاڤاڵە تری و هەنگڤینی دادکەتن کۆ بۆ گەرە 16 باژێرە دووکێ ئەتێتە گێران. بۆ دەما چەندین ساڵانە ئەو کارێ مێشێن هەنگڤینی دکەتن. ئەوێ چەندین جورên هەنگڤینێ چیایە مەتینە بەشداریت vê vîstavaڵێدا kiriye. زەڵامێ من و عایلەمە هەری متکەن کوڕەتیە منە و ئەوە gelek başa wî emîl çêbin geleka foyre wisa çêbîtin vînê darayîna yê qurmî yê sala mêşka ye yê sindoqa ye û şema ye pênva ye
ئەڤم نتینن مێشک منۆینۆی ساڵانە ئەف ویستەڤال بە بەشداریە جوتیارên parêzgeha Duhokê etihêta rêkxistin. Ji wê îsal jî çil cutyaran bi berhemên xwe yên tirî û hingvînî ev pêşangeh xemlandiye. Et nava van berheman da çendîn curên tirî û hingivînê xomaliyekê wêne hene ku li ser astê cîhanê jî elrêzên pêşiye dane. 125 جور يتهي التري همي جور وي اوستي برهمي ناينيت يعني كو بيجم روبرين وان بس بتري 50 جورا برهمي وغلكي باشا كارگاه که هات یادانان نکل مانگیش که آمیر حمید اینای بس ما تک بخیتو يعني بخوی تکاری اف برهمید ما يعني برهمه که وصای نایاب و باشه بکوالیتی که برزه که شد به منت منافسا برهمید عالمی بکتن هنگوینه مش باشترین هنگوینه دنیایه ویستوالا سالانه تری و هنگوینی مفاین خوین تایبت هنه. جبلی کوره خوشکره جوی پیدا کرنا بازاری ات همان دمه دا راکشانا کرت تایبت جی جبوی پیشه سازی کرنا وان برهمن دوره. ابجور ویستوال سالانه جبلی کو ره خوشکر و گوراپانه که باشنج بو نشاندانا برهمت وان همان دمه دا دلیوه که باشش بو جوتیارن پارزگه دا کو پرک وان ویستوال و پیشانگهان دا خازش حکومت بکن کو گرینگیه که زدتر برهم خمالی بدن و ریال هم بری وانا خوش کنش بخمت گشه پیدان برهم خمالی. مستر ملی کردستان 24 دوهوک. ئیتر هاوین و پشوو بۆ قوتابیان تەواو بوو دەڕۆینەوە ناو وەرزێکی نوێی خوێندن پێویستە کۆمەڵێک گۆڕانکاری لەو کردەوە ڕۆژانە کە قوتابیان هەیەە گۆڕانکاری بەسەردا بێ وەکو خەوتن وەکو خواردن ینی وەکو کۆنتترۆلکردنی کۆمەڵێک بابەت بۆیە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و پێویستە دایکان و باوکان بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایان بە وەرگرتنی ڕێنمایی لەلایەن پزیشکانەوە بتوانن زۆرترین سوود وەربگرن. بەڵێ جا ژەمەکانی خواردن هەکار بە تایبەتی بۆ دایکانە بێتە کێشە بۆ قوتابیەکانیان کە نازانن قوتابیەکان چی بخۆنیا ئەچێتە قوتابخانە لە فێک سکیتێک جبسێک لەوێ ئەخوادێتەوە نانی نیوەڕۆ ناخوات یاخود نیوەڕوان ئەچێ بۆ قوتابخانە نانی نیوەڕۆ ناخوات و بەسکی برسیڕۆ یان بەیانیانیش بە هەمان شێوە جا هەموو ئەمانوێت باسی چۆنەتی بەهێزکردنی یادگەی قوتابیانیش بکەین چونکە توگە لە ڕووی تەندروستیەوە تەندروستێکی باشت نەبێ یادگێکی باشیشت نییە بیر و هزرێکی باشیشت نابێ سەبارەت بە هەموو ئەمانە لەگەڵ دکتۆر محەممەد حەسەن پسپۆری نەخۆشیەکان و گەشەی منداڵان گفتوگۆکەین ئەم بەیانە بەڵکو و باشترین و بەسووترینی ڕێنمایەکان بدەین بەو دایک و باوکانەی کە ئەو نیگەرانیانیان هەیە بەخێر هاتی دکتۆر بەیانی باش بەخێر بێ کاکتۆر بەیانی باش باشە لەوە دەست پێ دەکەین کاتەکە بۆ قوتابیان لە ناکاو گۆڕانکاری ڕوودەدا دوای 4 مانگ 3 مانگ پشوو وەرگرتن پێویستی بە گۆڕانکاریەکی با بڵێن تەواوەتی هەیە ئێستا وەکو لە ناو قسەکانی سۆبان ئاماژەی پێدەکات دکتۆر لە ماوەی ڕابردوو ڕەنگە بەشێک لە منداڵەکان کاتژمێردەی بەیانی 11 بەیانی ئەو کاتانە لە خەوەڵسابن ئێستا خەوەکەشیان گۆڕانکاری بەسەردات چی بکەن دایک و باوکان بۆی بتوانن قوتابیان کە دەڕۆن بۆ قوتابخانە ئینێرژێکی باشیان هەبێ و وزەی تەواوەتیان وەرگرت بێ بەم بەیانە. زۆر سپاس ئێمە بەڕاستی بۆی کە قوتابی و بۆی هەموو کەسێک سەرکەوتوو بێ پێشدا دەبێت تەندروستی باشیەوێت لەبەرەوە ئێمە دەبێت بناغە سەرچیەکانی تەندروستیکی باش هەڵسانگەێنین و کاری لەسەر بکەین بۆی قوتابیان پێشکەون ئەوەی زۆر گرنگە بەڕاستی من چه هاوین بێ چه زستان بێ وەرزی قوتابخانە بێ وەرزی قوتابخانە دەبێت کۆنتترۆل بێ جگە لەوەش بەی شێوەیەک نابێ هیچ منداڵی کاژمێر یانزەی بەیانی لە خەوەستێت بەڕاستی ئەوە وەکو بڵین شێوە تاوانێکە بەرامبەر منداڵ ئەنجام دەدرێت لەبەرەوەی دەبێت دایک و باوەک بە شێوەیەک مامەڵە بکات لەگەڵ منداڵەکەی فێر ببێت کە بەیانیان زووەستێت کاتێک کە بەیانیان زووەستێت بێگومان شەو زوو دەخەوێت کە وەرزی هاوین منداڵ زوو خەوت و بەیانیان زووەستا کەواتە هیچ گۆڕانکاری ڕوونادا لە کاتی قوتابخانە لەبەرەوە من هیوادارم وەرزەکانی ساڵ هەر چوار وەرزەکانی ساڵ کاتی پشوو ئەوە نییە تۆ کاژمێر دوی شەو بخەی ڕاستی ئەوە تاوانە لەبەرەوە ئەگەر
یاساک دابدرێ لەسەر ئەو یاسا بڕوات دایکەکە بەیانیان زوو وەستێت منداڵەکەش بە هەماشەوە زۆر جار دایک دەڵێ لێ گەڕە گوناحە بە هەڵناسێت بەڵام ئەوە گوناحیەکە لەوەدا کە تۆ کاژمێر یان زاڵی بستێنی لەبەرەوە پێویستە بەڕاستی ئەگەر وەرزی هاوینیش لە دەست چوو بێت وەرزی قوتابخانە بە هیچ شێوەیەک نابێ ڕێگە بدرێ منداڵ یاخود قوتابی لە کاژمێر 8 و بۆ 9 بەدواوە بخەوێت لەبەرەوە پێویستە بەرنامەیەکی تایبەت دابدرێت ئەگەر بزانی بۆ نمونە منداڵەکە کاژمێر 8 بەیانی هەڵدەسێت بە پەلەپەل و خێرا فریا ناکەوێت نانی بەیانی بخوات پێویستە کاژمێر 7 بەیانی یاخود 6 بەیانی هەڵی بستێنی بە پێی تەمەن بۆ نمونە منداڵێک تەمەنی 10 ساڵە ئەگەر کاژمێر 9 شەو بخەوێت تاوەکو دەگاتە 7 بەیانی چەند کاژمێرێکی تەواو بەشی جەسە و مێشکی دەکات لەبەرەوە پێویستە هاوسەنگی ڕابگیرێت لە نێوانی کاتەکانی خەوی منداڵەکە وە زوو خەوتنی منداڵ زۆر گرینگە بۆ ئەوەی چالاکیێکی زۆر باشی هەبێت و زۆر سەرکەوتوو بێت لە وەرگرتنی وانەکانیدا. باش دکتۆر پێش ئەوەی کە بچینە سەر پرسیاری دیکە پێم وابێ پار یا پێرار بوو هەڵمەتێکە بوو سەبارەت پار و پێرار بوو هەردووکی بوو کە منداڵان زوو بخەون هەڵمەتێکتان کرد دەمێ بزانم دەرەنجامەکەی چی بوو جا دەترەچین ناو ئەو بابەتانی دیکەش قسەی لەسەرەکەی ڕاستەکەی دەرەنجامەکەی زۆر خەڵک لەوانەیە خەڵک زۆر بیستویەتی بەڵام وەکو کە ناوی لێدەنێ هەڵمات وەکو چالاکی وەکو بەدواگەڕان و پێشکەوتن و بۆ منە دەنگدانەوەی ڕاگەاندنەکان خەڵکێکە ئەوەی بیست کە درەنگخەوتن مەترسیە بەڕاستی زۆر جار تەنانەت هاوڕێ خۆم هەبوو بەڕاستی دەیگوجاگەر منداڵ درەنگ بخەوێت چ کێشەی هەیە بەڵام هیچ نەوێ خەڵک ئەوەی بیست کە ئەگەر منداڵەکەی درەنگ بخەوێت مەترسی زۆری هەیە لەسەر تەندروستی منداڵ لەبەرەوە بەڕاستی زۆر خەڵکێک هەیە بۆ نمونە کە دەیبینم یاخۆت لێم بیست سوودی لێبینیوە و پەیڕەویشی کردووە بەڕاستی ڕێژەیەکی باشەیە لە دایکان و باوکان بۆ نمونە پەیوەندیان پێوە کردوم کە گوتویانە بەڕاستی سوودمان زۆر بینیوە و هەوڵمان داوە کە ئێمە هەر لەسەر ئەو ڕێسا بەردەوام بین وە مالیاتۆ کاژمێر 9 شەو منداڵەکان بخۆیان دڵێن بخەون ئەگەر لە 100 خێزان بۆ نمونە 5 خێزان ئەوە فێر ببێت وردە ئەو تێکەڵاویە زیادەی کە دەکرێت بڵێن زیادەیە لە شەواندا یاخودمانەوەی میوان تاوەکو کاژمێر 12 شەو لەوانەیەوە کەم بێتەوە ئەگەر لە گەڕێکێک ماڵێک ئەو هاوێ ئەوەش کەم دەبێتەوە یان خزم و دۆست و ناسیەوەکان لەبەرەوە ڕاستی کاریگەری هەبوو لە ناو کۆمەلگا و ئێمە بەردەوام ئەو ڕێنمایانە دەدەین بەڵام هیوادارم بگەینە ئاستێک خەڵک هۆشیارەکەی بگاتە ئەوە پێویستی بە هەڵمەت نمێنێ هەموو وڵاتانی پێشکەوتوی جانی بگەڕێ من بەڕاستی کە سیرکەم بۆ نمونە لە وڵاتیش وەکو هۆڵەندا ئەگەر ئێمە بۆ نمونە فێر بووین درەنگ بخەویان شەوان کە درەنگ بچێت دەرەوە من زۆر جارەوە گوتمە ئەگەر کەسێک ببینی لە دەرەوە بۆ نمونە لە کاژمێر 9 شەو دڵنیان لەوەی کە کووردە لەبەرەوە کەسێکی بێگانە لە وڵاتێکی هۆڵەندایان لە وڵاتیشتر لە وڵاتی پێشکەوتۆنە هیچ کەس نییە کاژمێر 8 شەو بە دەرەوە فێر بوون ئەوان یعنی دەزانێت چ گرنگی و سوودێکی لە ڕووی زانستیەکەیەوە گرنگیەکەشی دەزانن کە دەزانن دل لە دوای 9 شەوەوە تو کۆمەڵی ڕژێن هەیە کۆمەڵی هۆرمۆن هەیە پێویستە لە کاتێکی پشووکە کاتێکی تاریکیە تۆوانە ئەو هۆرمۆنانە ئۆتۆماتیکی خۆی بڕژێ بەڵام تۆ بە خەبەربی ئەوان چۆنە هیچ کەس ئەگەر سیر بکەی بۆ لە ناو باخچەکانیان سوڕێەوە بەیانە دەبینی پیرەپیایی وا هەیە تەمەنی 80 ساڵە بە پاسکیلێکەوە یان بەڕاکردن دەڕوات تەمە خەڵکی ئێمە لێرە کاژمێر 11 شەو بەیانی هەڵەسێ ڕۆژی هەینیان ئەو ڕۆژە پشووە تا 12 11 لانس کاوی تۆر بین جگە لە باسی گرنگی خەوتن و زوو خەوتن و هەموو ئەمانەت کرد لەسەر جەستە و لەسەر مێشک تایبەت بە خواردن قسە بکەین بۆ منداڵان بەیانیان منداڵان بەر لەوەی بڕۆن بۆ قوتابخانە چی بخۆن باشە خواردنێکی سوک بخۆن یان زووتر هەڵبستن خواردنێکی باش بخۆن ڕێنمایی تۆ بۆ ئەوە بەڕاستی بە بیکەینە خاڵێکی زۆر گرنگ و بناغی خواردن بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە گەشە و بەرەو پێشتوونی منداڵ بۆی کە تەندروستیشی باشیە بێ ئێمە چەند خاڵێکمان هەیە ئەو خاڵانە دەکرێت لە سەری بڕۆین بۆی کەوە تەندروستی منداڵەکە باش بێت یەکەمیان هەر سێ ژەمە خۆراکیەکان پێویستە بۆ منداڵ دابین بکرێت بە تایبەتی ژەمی بەیانی بە هیچ شێوەیەک ناوێت منداڵ واز لێبێنێت چونکە ئەو وزەی کە ماوەیەکی زۆرە وەری نەگرتووە لە کاتی ئێوارەوە لە کاتی خەوتنەوە بۆ نمونە مێشک پێویستی بە وزە و چالاکیێکی زیاد هەیە خۆراکێکی باشی دەوێت لەبەرەوە دایکان بە هەموو شێوەیەک پێویستە لەسەریان
پێش ئەوەی منداڵەکان بەڕێ بکەن بۆ قوتابخانە ژەمە خۆراکێکی باش و سوود بەخش بۆ منداڵەکان بدەن. پێویستە بە تایبەتی بەروبوومی سپایی لە ماست و پەنیر و شیر و دەزانین چی باشتەکان بە سادەوە بگرین نەوەکو بڵین دایکەکەوا بزانێت کە ئێمەش باسی شتێک دەکەین نییە یان بەردەست نییە. شتەکان زۆر ئاسایە ماسم کەسێتی باشە بە ماسی سروشتی و ماسی مەڕێ ماسی بزن بێ یعنی ئەو شتانە بەڕاستی کە سروشتی بێ زۆر باشترە. پەنیرە شیرە یان قەیماغە ئەو شتان هەمووی ئەوە جگە لە بەروبوومی سپایی بەروبوومەکانی تر هێلکە زۆر گرنگە دەکرێت لە بەیانە دەبوونە هەفتەی 4 ڕۆژیان 5 ڕۆژ بەکار بێنرێت. لەبەر ئەوە سەمونە نانە یان هەر شتێکی تر ئەوانەش هەردیسان یاریدەدرێکی بەهێزن. لەبەرەوە بەیانیان پێویستە منداڵ بەبێ خۆراکی ژەمی سەرەکی بە هیچ شێوەیەک بەڕێنەکرێت بۆ قوتابخانە. ئەوە خاڵ یەکەم. ژەمی نیوەڕۆ ئێوارەش پێویستە بۆ منداڵ دابین بکرێت. جا منداڵ هەیە بۆ نمونە درەنگ دێتەوە دەکرێت لە قوتابخانە نان بخوات. کێشە گەورەکە لێرەیە بەڕاستی. زۆر مامۆستا دایک و باوک خەڵک پەروەەردە هەمووی گلەی دەکات. هەمووی گلەی دەکات و بەڵام ڕێگە چارەکان کە هەشە داینانێن. باشە دکتۆر ئەکانی پێچگە لە ڕێگە چارەکە باک سەرەتا کێشەکە دەست نیشان بکەین ڕێزمان هەیە بۆ دایکان بەڵام بەشێک لە دایکان هەیە بۆی کە خەوی بەیانەکەی خۆی تێک نەچێ ئەگەر خانووی ماڵەوە بێت ئەڵە قەیچەکە دەی 4-5 میاوە بە مناڵەکەم 2-3 میاوە بە مناڵەکەم نانی بەیانەکەشی نێمە خۆی بۆ خۆی لەوێ شتێکە خوا. جا لێرە دوو خاڵە یەکەمیان بەڕاستی پێویستە فرۆشگای قوتابخانەکان. بەڵێ ئەو فرۆژگانە من زۆر قسەم لە سەریان بیستووە تەنانەت لیژنەکانی سەرپەرشتی کە سەردانیان دەکەن گلیان هەیە پێویستە بە جۆرێک ڕێک بخرێن لە جیاتی بابەتە پێویستەکان یان زیان بەخشەکان ناتەندروستەکان بابەتی سوود بەخش دابنرێت. زۆرترین شت یاخود باشترین شت کە منداڵ سوود لێ بینێ بریتە لە میوە. ئەو ڕێگا بگرن هەر تاقی بکەنەوە تاقی هیچ فرۆژگایشی قوتابخانە نیە تاقی کرد بێتەوە میوە بێنێت. باشە وەڵامی ئەوە زۆر گرینگە بەیانیان لەوانێت توانێت بچێت لە شوێنێک میوە بکرە و بێنێ یا بۆ نمونە بەدانە مۆزێک سێوێک یان پرتەقاڵێک یان شتێکی تر بۆ قوتابیەکە دابین بگرێت لە بری ئەو دانەیە لە ئەو مۆزە ئەو دوو مۆزە پارەی لەوە بژێت لە جاتی ئەو نەستە لەو پسکیکە ئەوە خۆی پاساوە کەچی لێرە بەڕاستی زۆر جار ئەوانەی کە فرۆژگاکان وەردەگرن دەڵێن نرخی گرانە نرخەکەمان بۆ دەرنات. ئەوە پێویستە لێرە هاوسەنگێک هەبێت لە نێوانی پێدانی نرخەکە لە نێوانی خواردنە تەندروستەکە لە نێوانی خۆشەویستی منداڵەکە دواتر بابەتەکە لە بەرژەوەندی منداڵەکە بێ بە هەموو لایەکان لە بەرژەوەندی منداڵەکە تەواو دەبێت. لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە هەوڵ بدرێت بۆ نمونە ئەگەر لەفە دابین دەکرێت باشە بە ئەو لەفەیە بۆ نمونە کە دابین دەکرێت نۆک بێ یان بۆ نمونە خواردنی تری سادە بێ یان ئەگەر گۆشتیش بێ گۆشتێکی سروشتی بێ لێرە دیسان دەڵێن گۆشتەکە گرانە. باشە کە گرانە و دەزانی گۆشتێکی ناتەندروست دێنی مەیهێنا وایە زۆر خۆراکمان هەیە کە ئەکرێ بکرێتە لە فالۆڤیایە پەتاتەیە کۆمەڵێکشتی جیاوازە مەرج نییە بڵێ تەنیا دەبێ گۆشت بێ گۆشتەکەش بەسراو بێ و بەسراوەکەش نەزانین لەکوێوە هات. باش کاک دکتۆر هەر تایبەت بە خواردنی بەیانیان هەندێک لە منداڵان ئەو خواردنە بەرهەمە سپیاییەکان و هێلکە و ئەمانە ناخوا ینی دەڵێ نۆتێلا جۆرێک لە قاوە لە ناو پارچەیەک سەمون دەکەی و دەخۆ ئەمانە کێشیان ئەوە بەڕاستی هیچ سروشتی نییە. من دەمێ ئەوە بڵێم یان بۆ نمونە بەکارهێنانی ئەو پۆپکۆڕن یان کۆرنیفلێکس ئەوانە جارجارە کێشە نییە منداڵەکە حەزی لێ هەفتەی جارێکانە بەڵام ئەوە ڕێگەی خواردنی سروشتی ناگرێتەوە بەڕاستی. بەڵام دکتۆر ئەڵێ مەسەلەن بۆ نمونە لەگەڵ کۆرنۆفلێکسەکە و شیری تایە دەزانی چۆنە ئەو شتانە ئامادەکراوە سروشتی نییە بەڕاستی ئەو سروشتیە نییە کە جەستە بە تەواوی پێویستێتی. با خاڵێکتر بڵێم لێرە من پار سەردانی چەند بەشێکم کرد چکە من خۆمەکو تەندروستی قوتابخانەکان بەڕاستی لە تەندروستی قوتابخانەکان بووم بە شێوەی خۆبەخش و ئەو ساڵ ئینشاڵڵا لەوانەیە بە شێوەیەکی زیاتر بچمە ناوی هەر لەو بابەتەش کتێبێکم نووسیوە بە ناوی تەندروستی قوتابخانەکان کۆمەڵێک بابەتی گرنگی تێدایە. سەردانی یەکێک لە بەخچەکانم کرد کاتژمێر نزیکەی دەبوو باشە هەمویان شەربەتێکی ئامادەکرا و شەربەتێکی ئەوەی پاکەتەکان لەگەڵ کێکێکیان پێ بوو. بەڕاستی سرم سڕواگوتم ئەوە چیم بۆچی هەمویان پیانە دکتۆرەوە خۆمان ژەمە خۆراکی بوو ئەوە ژەمی خۆراکیانە و داوامان کردو هەموو دایک و باوکەکان بۆیان بێنن یاخود لەگەڵیان دابنێن. هەر لەو کاتەوە بەڕاستی من گوتم پێویستە تەندروستی
تەندروستی خۆی لەسەر هێڵبێت پەروەردە خۆی لەسەر هێڵبێت هەمویان هیچ دەبێ لە باخچە حکومیەکان یاخود لەو باخچانەی کە لەژێر دەسەڵاتدایە بۆ نمونە هەموو باخچێک پێویستە لەژێر دەسەڵاتی سەر و خۆی بێ وایە لە جیاتیەوە پێویستە بەدایکەکە مەڵێ شەربەتێک و پسکیتێکیان کێکێکی لەگەڵ دابنێ میوەیەکی لەگەڵ دابنێ دوای لە پێیکی خۆم دامنە بەڕاستی چەند مامۆستاک نووسی بوویان دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی یەکێک لە مامۆستاکانەوە نووسی بووی لە ڕەخنەیە لە کۆمنتێک دکتۆر من مامۆستام لە فلان قوتابخانە سەرەتا هەمویان کێک و شەربەتیان دێنا بەڵام پێ هەنگاو هەم بە هەنگاو بە شێوەیەکی نەرمونیان و لەسەرخۆ بەڕوونکردنەوەی بابەتە گرنگەکان و گرنگی میوە و سەوزە وام لێ کرد هەموو دایک و باوکەکان گەیشتونە ئاستێک ئێستا هیچ منداڵێک نییە بێت گەل لە میوە هیچ شتێکتر بێنێت زۆر چاکە بەڕاستی دەستخۆشیم لێ کرد لەبەرەوە زۆر گرنگە چەند شتێکی سادە هەیە بیکەینە بەرنامە منداڵ خۆی ئەو توانای بڕیاردانی نییە کە چی هەستەی نییە کە بۆ نمونە بڵێ ئەوە بسەپێنێت بەڵام دەوروبەر بەسەری دەسەپێنێت لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بەڕاستی ئەو سەپاننەوا لێ بکەین بەشتی تەندروستی و باش بیسەپێنێت دکتۆر کاتە ئێمە باباسی تەندروستیەکەین تەندروستی هەر لە چوارچێوەی خۆراک و خواردنەوەکان نییە ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە هزر و بیرێکی باشیشمان هەبێ یادگەیەکی باشمان هەبێت ئەوە بابەتی خەو زۆر گرنگە بابەتی خۆراک زۆر گرنگە ئێستا بابەتی سێهەم کە بابەتی خوێندنەکە دەوترێت یادگە بەهێزەکە بۆ نمونە هەر نمونەیەکی زۆر بەسیط بێنێ بە چاوی خۆڵان بەڵێ خوێندنەوە ئەمە ئەگەر ڕۆمانێ بخوێنینەوە خۆمان بخوێنینەوە ڕۆمانەکە کۆمەڵی وێنا دەکەین ئەگەر فیلمەکەی دەبینین فیلمی ڕۆمانەکە دەبینیڵی چەند ئەوەی کە من وێنام کردبوو جوانتر بوو لەوەی کە لە فیلمەکە بینیم کەواتە مێشکی ئێمە توانای وێناکردنی ئەو شتانەی هەیە کە ئەی خوێنێتەوە بیر و هزر کارا ئەکات چەنە گرنگە بۆی کە یادگەیەکی بەهێزیان هەبێ منداڵەکانمان فێری خوێندنەوە بکرێن و بتوانن بخوێننەوە حەزیان لە خوێندنەوە بێ لە جاتوی کە سەپاندن بێ لە سەریان هەر زۆر حەزم لەو باوەتێ دەست خۆش بەڕاستی پار کەمپینێکمە و بەناوی کەمپینی منداڵەکان بخوێنەوە ئەو کەمپینە ڕێڕێوێک بوو بۆ ئەوی کەوا پرۆژەیەکی زۆر گەورە یەکەم جار ئینشاءڵڵا ئەو ساڵ لە ئاستی هەولێر و لە ئاستی هەموو کوردستان بەنیازم و ئەگە بکرێت لە ئاستی عراق ڕابگەێنین ئەو ساڵ ئینشاءڵڵا ئەمڕۆ لەوانەیە بڕیاری کۆتایی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەرچێت هاوڕێ لەگەڵ تەندروستی گشتی هەولێر ئەو پرۆژێمدانە کە پێشبڕکەی خوێندنەوەیە پێشبڕکەی خوێندنەوە ئەو ساڵ لە 50 قوتابخانە لە شاری هەولێر تەنیا حکومیەکان دەیکەین پار بڕیار بوو بەڕاستی لە ناحکومیەکانی ژێ بەڵام ئەو ساڵ وەکو تاقیکردنەوە لە 50 قوتابخانە دەکەین من دەمێ ئەو بڵم خوێندنەوە باشترین وەرزشی مێشکە ئەگەر بتێ وەرزش بە مێشک بکەیت بتێ مێشکت لە هەموو لایەنەکانی ژیانەوە بەرەو پێش ببەی پێویستە بخوێنەوە نەخوێندن خوێندن خاڵشترە ئەوە هەمومان دەخوێنین و هەمومان بە پۆل و قۆناغ و ڕێڕەوەکانی زانستی دەڕۆین بەڵام خوێندنەوە بابەتیشترە ئەگەر ڕۆژانە لە 5 خولەکتاوەکو نیو کاژمێر بۆ خوێندنەوە دابدرێت بۆ نمونە منداڵ فێر بکرێت لە سەرتاوە لە ناوسکی دایکەوە باشە لە ناوسکی دایکەوە منداڵ فێر بکرێت لە ڕۆژی یەکەمەوە ساڵی یەکەم و ساڵی دووەمە تاوەکو دەکاتە تەمەنی 18 ساڵی فێری بکەی ڕۆژانە ماوەیەک بخوێنێتەوە ئەو منداڵە هەمووی بەیەکەوە بۆ نمونە جیلێکی لێ دەردەچێت ئەو جیلە شانازی پێوە دەکرێت گۆڕانکار لە وڵات دروست دەکات گۆڕانکاری بە چ دروست دەکرێت بەڕاستی گۆڕانکاری بە هیچ شتێک دروست ناکرێت تەنیا بزانست دکتۆر بۆیە من ئەو نمونەیەم هێنایەوە بەستم ئەوەیە کە چەندە گرنگە تو خۆت مێشکت کاری پێەکەی چالاکی پێەکەی بۆی کە کۆمەڵە وێنە بێنێتە بەرچاوی جا ئەوە گرنگەکەی لە چدا ئەو مەبەستم خوێندنەوە ئاوها گرنگە من دەمەوێت باسی خوێندنەوە لە چی بکەم کە دەڵێن خوێندنەوە هەمومان باسی بەهێزکردنی هزر باسی پێشکەوتنی بۆ نمونە لایەنی کۆمەڵایەتی شارەزابوون لە مێژوو شارەزابوون لە دەوروبەر کۆمەڵێک بابەتی تر لە خوێندنەوە کە سوودە گشتیەکانی خوێندنەوەی وایە بەڵام من دەمەوێت بەڕاستی جیا لەو هەموو سوودانە سوودە تەندروستیەکانی خوێندنەوە بێنمە ناو کۆمەلگا و خەڵک بۆی خەڵک ئەگەر هەست بکات کە خوێندنەوە سوودی تەندروستیش پێدەگەێنێت زیاتر باوەش پێدا دەکات ئەو سوودە تەندروستیانە تەنیا چەند خەڵک باز دەکەم یەکەمیان بەهێزکەرێکی زۆر باشە بۆچی بۆ خانەکانی مێشک چکە مێشک لاستیکە چەند بەهێزی بکەی ئەو لاستیکە پتەو دەبێ جگەلەوە خانەکانی مێشک پێکبەستیان لە نێواندا زۆر نییە لە سەرەتای تەمەنەوە باشە چەند وەرزش بۆ مێشکە بکەیت خانەکانی بەهێز دەبێت
پێکبەستی نێوانخانەکان زیاد دەکات باشە هەموو خانەکان پێکەوە بەسراوە پێکبەست لە نێوان خانەکان زیاد دەکات و ئەو پێکبەستە توانای پێکبەستنیشی بەهێز دەبێت ئەوە تەنیا بە چ دەکرێت بە وەرزش دەکرێت ئەو وەرزشەش بریتە لە خوێندنەوە زۆر باش ئەوە یەکەم خاڵ کە توانای لاستیکی مێشک توانای پێکبەستی مێشک زۆر بەهێز دەکات دووەمیان چەندین نەخۆشی مەترسیدار هەیە بۆ منە جەڵتەی مێشک ئەمڕۆ باسی زایمەرمان کرد خڵەفان جاجگە لە خڵەفان ئەوکان جەڵتەی مێشک یان بۆ نمونە نەخۆشی خوێن نەخۆشی دڵ خەڵک لەوانە پێی سێر بێکەوە چ پەیوەندی بە خوێندنەوەیە لە ڕێگەی خوێندنەوە دەپارێزرێت باشە چکە بۆچی ئەو خوێندنەوە وا دەکات وەرزش بە مێشک بکات کە وەرزشی پێکرد جوڵەی دەداتێ کە جوڵەیدایە کۆمەڵێک هۆرمۆن کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردادێت یارمەتی تەواوی جەسەدە گەشەی منداڵ من زۆر جار بۆ باڵا بەرزی بۆ تەنانەت بۆ ئەوەی کە منداڵ لاواز بێ یان خەڵاو بێداڵم بخوێنەوە شەوان 5 خولەک تاواکوونی و کاتژمێر بپی توانای خۆی یان دایک و باوکەکە بۆ بخوێنەوە یان منداڵەکە خۆی بخوێنەوە بۆچی بۆ دەردانی کۆمەڵێک هۆرمۆن کە یارمەتی خاوکردنەوەی ئەمە خوێندنەوە گشتێکە بەڵام تایبەت بە خوێندنی قوتابخانە لایەنە زانستێکە هەندێک لە دایک و باوکان کێشەی ئەویان هەیە دەڵێن منداڵەکەی من دەخوێنێ ئەو بابەتەی کە لە قوتابخانە مامۆستا وەکو واجب بە منداڵەکەی دەدا یان وەکو هەر منداڵێکی دیکە لە پۆل دانیشتووە وەری دەگرێ بەڵام ناتوانێت وەکو منداڵێکی هاوڕێی بە خێرایی لە مێشکی خۆی بیهێڵێتەوە یاخود خەزنی بکە یان ممارەسەی بکە ئەمە چۆن چارەسەر دەکرێت ئایا ئەمە سروشتیە و لەگەڵی لەدایک بووە هەرمێشکی ئەو منداڵە جیاوازە لەگە منداڵێکی دیکە تۆزێک کێشەی هەیە یاخود پێویستە وەکەوەی سەرەتا ئاماژەت پێدا بە خواردن و بە خەوتن و بە جۆرەکانی خواردن و بە هەموو ئەمانە دەتوانێت ببێتە منداڵێکی ئاسایی وەکو هەر منداڵێکی دی خۆی هەموو کەسێک بۆ کەسێکی جیاوازە پلەی توانا و تێگەیشتن لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە پێویستە ڕێگاکان هەمووی ئاسان و خۆش بکەین ئەو کات ئەگەر منداڵەکە توانای نەبوو ئەوە شتێکی ترە خەوی باش بێ خواردنی باش بێ یەک خاڵی دیکەی زۆر گرنگکەیە تووڕە نەبوون پێویستە بەڕاستی بەتایبەت دایک لەگەڵ ڕێز و خۆشەویستی بۆ هەموو دایکان جار هەیە لەگەڵ منداڵەکەی دەخوێنێ بۆ نمونە 5 خولەک دەخوێنێ 10 خولەک دەخوێنێ 10 شەڕی لەگەڵ دەکات ئەوە بەڕاستی مێشکی ئەو منداڵە لەناو دەبا من خزمێکی خۆمەیە بە لێرەوە باسی نەکەم تا ڕادەیەک نزیکشمە ینی کوڕێکی هەیە زۆر زیرەکە 99 دێنێ 99 نیو دێنێ لەسەرەوە شەر لەگەڵەکە سەڵتت نێناوە بەڕاستی ئەوە لە زیاتیەوەی کە یارمەتی بدا بەرەو پێش بچێت بەرەو دوا دەگەڕێتەوە زۆر گرنگە لە منداڵ تووڕە نەبی لەسەر خوێندن یارمەتی بدا فێریکە دەزانی ئێمە چۆنین هەمومان ماندووش نەبیت خۆمان ماندوو دەکەین شەکەتین دەتەوێت لە کەمترین ماوەدا زۆرتری زانیاری بدەی بە منداڵەکە باشە وایە کەوەری نەگرت کەوەری کتێبەکە فڕێدا یان کەوەری هاوارێک بەسەرا دەکات بەڕاستی ئەو نابێت دەبێت لەگەڵ منداڵ لەسەر خۆبی ئەوجار مەرج نییە تۆ لە قۆناغی یەکی سەرەتاییەوە تاوەکو دەکاتە 6 ئامادەی و کۆلێش تاوا دەکە هەر بە شەڕبی لەگەڵی بەو شێوەیە نابێت ڕاستیش جیاوازە جیاوازە هەرکەس لە کەس مێشک توانای جیاوازە بۆ نمونە بۆ ماوە جیاوازە ئەگەر وابێ هەموو کەس سەد بێنێ کەواتە هیچ کۆلێژێک نامێنێتەوە بەڵێ دکتۆر کەواتە ئەگەر بینە سەر ئەو کەشەی کە منداڵ تیا ئەخوێنێت لە ماڵەوە کەشێکی خانەوادەی ئارام و لەسەر خۆ بێت چونکە لە ساڵ 23 ساڵەمەش لە 2000 با بڵێن لێکۆڵینەوەیە کرا لە بوخارست هەرچەنە لێکۆڵینەوەی لە ڕووی ئەخلاقیەوە هەنێک کێشەی لەسەر هەبوو چونکە کۆمەڵی منداڵیان هێنا تاقیکردنەوەیان پێیان کرد بەشێک لە منداڵەکان لە خانی بێ سەرپەرشتان بوون کە زۆر زوڵم و زۆرداریان لێ ئەکرا و کەشێکی نامیهرەبانانە هەبوو لە شوێنێکی تر هەر ئەو مەجموعە منداڵیان دەرێنا بۆ ماوەی 2 ساڵ خستیانە نای کۆمەڵی خانەوادە هەر ئەو منداڵانە لە ڕووی گەشەی مێشکەوە دوای 2 ساڵ لە ئەو منداڵانەی کە لە ناو خانی بێ سەرپەرشتان بوون زۆر پێشکەوت بوون ئەمە هەرچەنە ناڵم لە ڕووی ئەخلاقی و کێشە هەبووتیان ئەتوانتوانی بۆ هەموو منداڵەکان هەمان شت بکەن و جا ئەوە کێشەکەی لەوەدا بوو کە نابێ لە وڵاتێک بەو شێوەیەوە هەبێت بگێ ئاستێک ئەوها بەڵێ ئەنجا مەبەستمەوەی ئەگەرەوە لە ئاستی وڵاتێک قسە بکەین بچووکی بکەین و بینە ئاستی خانەوادە و کۆمەڵگەی خۆمان لە خانەوادەیە ئەو کەشە چۆن دروست بکرێت چکە مەهم باسی هەموو ڕۆگانی تەندروستیمان کرد ناکرێت دایک و باوکی وابزانە پەروەردەکردن بەسەوەی کە سەلاجەکە و پڕبێت پارەی گیرفانی منداڵەکە بێ و پەروەردەکردن نییە
پەروەردەکردنێک پەروەردەکردنە کاتێک کە منداڵەکەت لە کەشێکی ئاراما دەژی بتوانێت متمانە بەخۆی بکات چەنێ ئەمە گرنگە دایکان و باوکان متمانە بە منداڵەکان بدەن و کەشێکی ئارامیان بۆ بسازێن ئەوە زۆر گرنگە بەڕاستی بۆ نمونە دۆستایەتی منداڵ لەگەڵ کتێب لەگەڵ قوتابخانە لەگەڵ مامۆستا دروست بکەیت خۆشەویستیی بەتین لەگەڵ ناوەندەکەدا پێک بێنی ئەوە زۆر گرنگە دایەک بۆ نمونە بە خۆشەویستیەوە باسی مامۆستا بکە یان هەڵەیەک ڕوودەدا لە قوتابخانە یان لەوێ وا بکەیت تۆ کەشەکە بۆ منداڵەکە ئارام بکەوە شتەکە لە بەرچاوی گەورە نەکەی بۆ نمونە ساڵێکی تەواو منداڵەکە حەز بە خوێندن نەکات ئەوە بەڕاستی تووڕە نەبوون لە نێوانی دایک و باوک تووڕە نەبوون لە نێوانی دایک و منداڵ تووڕە نەبوون لە نێوانی منداڵەکان ئێمە ناکرێ بڵین بەهشتا هەموو کەس کێشەی هەیە هەموو کەس گرفتی هەیە بەتایبەتی لەو سەردەمە قەیرانەویەدا کە بەداخەوە بەهۆی کۆمەڵە کێشە و گرفتەوە خەڵک ڕوبەڕووی دەبێتەوە بەڕاستی لەوانەیە زۆر جار خەڵکێک هەیە بەداخەوە دەیڵێن توانای نییە توانای دارایی نییە خۆی ماندووە شەکەتە مێشکی بە تەواوی کار ناکە بەڕاستی ئەوە پاڵنەرن ئەوانە هەمووی پاڵنەرە بەڕاستی کە منداڵەکە کەشێکی نائارام کەشێکی ناتەندروست کەشێکی گرش وە کەشێکی وای بۆ دروست ببێت کە نەتوانێت بەسەر کێشە و گرفتەکاندا زاڵ بێت بەڵام ئەوەی کە گرینگە بۆ نمونە هەر چۆنێکی بێت هەر چۆنێکی بێت دایک و باوک کێشەی هەبێت پێویست ناکە لەبەر چاوی منداڵەکان کێشەکە بتەقێنێتەوە جاروای مناڵەکەکان بە تەرەف لە بینی و دوانیا بێ لاینی و بگریا لاینی ئەم بگرێت ئەوە بەڕاستی ئەوە تاوانێکە بەرامبەر کەسێک دەکرێت کە ئەو کەسە هیچ لایەنێکی بابەتەکە نییە لەبەرەوە دایک و باوکێک کێشەی هەبێت کێشەی دارایی هەبێت کێشە و گرفتی خێزانی هەبیان هەر کێشە و گرفتێکی تری هەبێت وا بکەین لە منداڵەکە دوورکەوێتەوە دەشکرێت بۆنە بۆ من ئەگەر دایک و باوک کێشەیەکی خۆشیان هەبێت مەرجێ لە پێش منداڵەکە دەری ببڕین ئێمە دەبێت هاوسەنگێکی تاوامان هەیە بۆ منداڵ چونکە بەڕاستی منداڵ گیانێکی بەرزەفڕە هەستیار و جگە لە هەستیارەکە زۆر ناسکیشە جار هەیە منداڵ لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی شتێکی بیستوە تاوەکو کۆتایی ژیانی هەر لە یادێتی باشە لەبەرەوە پێویستە بەڕاستی دابینکردنی ئەو کەش و هەوایە وا بکەین منداڵەکان بە شێوەیەک هەست بکەن کە حەزویستیان بۆ ژیان هەبێت دوایی کە حەزویستیان بۆ ژیان هەبوو بێگومان حەزیان بۆ خوێندن دەبێت بۆ خوێندنەوە دەبێت بۆ خواردن دەبێت بۆ خەو دەبێت بۆ هەموو ئەو ڕێگاتەن دروستیانە دەبێت کە دایک و باوک دەیخاتە پێشدەستی هەر بێگومان ئەوە نییە کە بڵێن پارەت زۆرە یان بەفرگرت پڕە یان هەموو شتێکت بۆ دابینکردو زۆر جار دایک دەڵێ هەموو شتێکمان بۆی دابین کردو بەڵام هیچ ئەوە نابێت مەرج نییە تۆ هەموو شتێک بۆ منداڵ دابین بکەیت تەنانەت ئەوەی کە توانای داراییشی زۆرە پێویست ناکە زیاد لە پێویست کەلوپەل و پێویستی بۆ کێشەکە زۆر جار کاکتۆر لێرەیە پێیان وایە دایکان و باوکان بەشێک پێیانێ ئەرکەکە تەنیا پڕکردنەوەی پێداویستەکانی حەزی ئەو منداڵەیە وەکو ئەوەی کە ئاماژەتان پێدا ئەو سەلاجەکەیە پڕە ئەوە جیرفانە پڕە جوانترین جانتایە باشترین جلوبەرگا ژوورەکەی هەموو کەلوپەلێک و تێدا بەڵام نازانی ئەرکە سەرچیەکە دروستکردنی ڕێگایەکی باشە ئەرکە سەرچیەکە هەندێک جار خۆت و ڕێکردنە لە پێناوەی بتوانانی منداڵەکە دووپارێزی مێشکی منداڵەکە دووپارێزی سیستەمی ژیانی بۆ ڕێک بخەیت هەموو ئەمانە ڕێگا دروستەکە ئەلێرەوە یەک خاڵێکە بڵم یەک جار باوەشکردن بە منداڵدا ماچکردنی منداڵ لە خۆگرتنی یاخود دەربڕینی حەزیی خۆشەویستی بۆ منداڵەکەت لەوانەیە بە ئەندازەی هەموو ئەو پێویستیانە بۆ منداڵەکەت گرنگ بێ کە تۆ بەرامبەری دەری دەبڕی لەبەرەوە بەڕاستی تووڕە نەبوون دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵ جێگەی هەموو شتێک دەگرێتەوە باش کاتە دکتۆر با لێرەوە ئەو ڕێنمایەکە کۆتا ڕێنمایە بدەین بە دایکان و باوکان هەر کەسە سەرپەرشتی منداڵێک دەکات ئێستا کە هیچ لە ڕێگەی خوێندن وا ئەچن یاخود بەشێکیان ڕۆشنەوە خوێندن کە گەڕانەوە باوشێکی توندیان پێ بکەن و ئەو هەست و سۆزیان پێ ببەخشن بۆ هیوان کە ڕێنمایەکانی دکتۆر محەممەد حەسەن کە پسپۆری نەخۆشیەکان و گەشەوەی منداڵانە سوودی بە ئێوە گەیاند بێت سوپاسێکە خۆشحاڵ بووین حەز ناکەم ئەوڕۆ باسی کەشوها بکەم چونکە هەز دەکرد کەشوهوا گەرمترە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو سیر دەکەین بزانین لە شار و شارۆچکەکان بە تەواوی کوردستان کەش و هەوا چۆنە پلەکانی گەرماچی لێ هاتووە بە تایبەت ئێمە کە ئێستا لە هەولێرین هەست پێ دەکەین ئەم بەیانێت تۆزێک گەرمترە وایە هەولێر لە پیچەک گەرمترە کەمێک گەرمترە بە زاراوەی
دادینانوانە پیچێک پیچێک بابزانانی پیچێک گەرمترە پیچێک سەرترە چۆنە. هەکار من ئەڵێم لە دڵی ئێمەی کورد کوردستان یەک کوردستانە سنووری نییە بڵین ئەمە کوردستانی باشوورە باکوورە ڕۆژهەڵاتە ڕۆژئاوا نیمانە هەمومان لە دڵی خۆمان یەک کوردستانمان هەیە بەڵام 100 ساڵ بەر لە ئێستا کە کوردستانی گەورە دابەش بووە تاوەکو ئێستاش ئەو سنوورانەی تر بەسەرمانە سەپێنراوە سنوورێکی دەستکردن دروست کراون هی ئێمەنی بەڵام ئێمەی کورد خۆمان نەتوانین سنوورەکان لەناو ببین پێویست نەکات بڵین ئەمە کوردستانی ڕۆژهەڵاتە ئەمە باشوورە هەندێک کەس هەیە لە جێی خۆیان و کاریان هەندێک جار بۆ ناسینەوە ناچارین بەکاری بێنین ئەمە کوردستانی ڕۆژهەڵاتە ئەمە باکوورە باشوورە ئەمە ڕۆژئاوای گرنگ ئەوەیە ئەم سنوورانە ئەگەر لەسەر نەخشە هەبێ بەڵاو لەناو دڵی ئێمەی کورد کوردستان هەر کوردستانە یەکە و ینی چواردانە و پێنجدانە و دەدانە و سەدانەی نییە تەنیا یەک کوردستان هەیە جا لە شارەدەی بیارە گەنجێک چایخانەیەکی لەسەر سنوورەکە کردوێتەوە کە گەشتیاری ڕۆژهەڵات و باشووری کوردستان سەردانی دەکەن گەنجە چایەتیەکەش دەڵێت هاتن بۆ چایخانەکەی من پێویستی بە ڤیزا نییە اینجا وطن وریکنیم عزیزی وطنی وریکنیم ای خواه بوایی دڵینیم ئێرە شارەدەی بیارەیە گەشتیاران ڕێدەکەن تاوەکو بگەن بە سنوورێکی دەستکردی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئەم جۆگە ئاوا سنوورێکی دەستکردی نێوان هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانە لێرە چایخانەیە کراوەتەوە و گەشتیاران لە پاش بینینی جۆگەکە دادەنیشن و چایەک دەخۆن ئەمڕۆ لە دەربەنیخانەوە هاتین لەگەڵ مناڵەکانمدا بەمبەستی سەیرانکردنی ئەم شوێنە کەوا ئەم جۆگە کەوا ئاوی پیاڕات ئەو بەروەی ڕۆژهەڵاتە ئەم بەروەشی باشۆرە شوێنێکی زۆر خۆش و دڵڕفێنە و چایخانەیەکیشاندا ناوە لێ ئێرە بە ناوی چایخانەی عێراق ئێران هەروەها ئێستا ئەگەر من ببینن ئاوها ئەمە ڕۆژهەڵات ئاوهاش ئەمە باشوورە بیرۆکەی دانانی چاخانەکە لە نێوان ئەم سنوورە بیرۆکەی برایەکی محەممەد بووە
خۆشحاڵە گەشتیارێکی زۆر سەردانیان دەکات بەهۆی ئەوەی چایخانەکەی لە نێوان عێراق و ئێرانە و چایخانەکەشی ناوناوە چایخانەی عێراق ئێران. بیرۆکەی دروستکردنی ئەم چایخانەیە بڵێن ئەوەڵجار برا گەورەکەم بوو ئەو بڕیاریدا کە شوێنێکی مەسەلەن ئاوا لەم جۆرە و لەم شوێنەیە دروست بکات بۆی سەرنجی گەشتیار زیاتر ڕابکێشێ بۆ ئەم ناوچەیە و دوایەوەش ئەم جۆگەلەیە کە هەیە سنووری نێوان وڵاتی بڵێن عێراق و ئێرانە و بڵێن کوردستانی باشوور و ڕۆژهەڵات جیاکاتەوە ئەوەی وای کردووە زیاتر خەڵکی لە هەموو ناوچەکان و لە هەموو شارەشە و قەزاگان سەرانی ئەم ناوچەیە بکەن. بۆ چوونە نێو خاکی ڕۆژهەڵات و گەڕانەوە بۆ باشوور پێویستت بە ڤیزە نییە. بەڵکو و سنوورەکە ئەوەندە تێکەڵا هاتوچۆتەیدا زۆر ئاساییە. گەشتیار لە ڕۆژهەڵات و سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان و تەنانەت باشوور و ناوەڕاستی عێراقیش سەردانی ئەم شوێنە دەکەن. ئەم چایخانەیە و چایخانەکانی کە وەکو ئەمەن بە حکمیەوەی کە لەسەر سنوورن و ئەم جۆگەیە بۆ بە مەرزێ لە بینی وڵاتەکانە عێراق و ئێرانە ئێمە گەشتیاریشمان لە وڵاتی ئێرانەوە هەیە زۆربەی جار سەردانی ئەم ناوچەیەکەن و چایخانەکەی ئێمەکەن اینجا و پێویستی بە ڤیزە نییە بڵێن زۆر ئاسانیەیتە عێراق یەیتە ئەمبەر ئەچیتەوە ئێران ئەچیتەوە ئەو بەر و 100 ساڵ بەر لە ئێستا سنوورێکی دەستکرد دیاریکرا بۆ دابشکردنی کوردستانی گەورە. لە شارەدەی بیارە تەنها یەک جۆگە سنوورەکەی دیاری کردووە. گەشتیارانیش بۆ بینینی ئەم سنوورە دەستکردا ڕێگەیەکی دوور دەبڕن و وێنەی یادگاری لێ دەگرن. ئەڤیناتا کوردستان 24 شارەدەی بیارە. چەند کەشێکی جوان و دڵگیری زۆر کەشێکی جوان بوو دەستپێکی راپۆرتەکەش ئەم گۆرانیە هەورامە زۆر زۆر خۆش بەسەرنجڕاکێش بەڵێ هەر شوێنێک لە کوردستانی ئێمە کە پەنجەی ئەخەیتە سەر پڕە لە شارستانیەت پڕە لە جوانی پڕە لە خۆشەویستی و محیبەت لە نێوان یەکتیە و میهرەبانی لە نێوان یەکتیە. چینە سەر بابەتێکی دیکە لە هەورامان و بڕۆین بۆ چین چەند ڕێگەیەکی کوردستان 24 و پرۆگرامی بەیانی 24 چۆنە لە کوردستانەوە بۆ چینەتان بە لە ئێمەش بە ڤیزە دەڕۆین ئێمەش بە ڤیزە هەرواشە لە شاری دوانگ هۆنگ لە هەرێمی گانسۆی چینی پێشکەوتوترین هونەری کۆنی چینیە و گەورەترین پەیکەری بوداش هەر لەو شوێنەیە. مۆزەخانەی مێژووی چینی لە ئەشکەوتەکانی بوودا مێژوەکەی بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە و سێیەم گەورەترین پەیکەری بوودایە لە جیهاندا. ئەمڕۆ لە شوێنێکی مێژووی چینین مۆزەخانەیەکی زۆر زەبەلاحە لە دەرەوەی شاری دونهوانە پێما بە نزیکەی نیو کاتژمێرێک دوورە لەناو بیابان چەند شوێنێکی مێژووی هەیە کردویانە مۆزەخانە هەمووی لە ئەشکەوتی جیازیا پێکاتوە جا ئەوەی گرینگە ئەوەیەکەوە ئەشکەوتەکان هەر یەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی جیاواز بۆ نمونە هەندێک لەو ئەشکەوتانەی کە چوین بە تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 1200 ساڵ پێشێستا هەندێکی دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێشێستا هەندێکی بۆ 900 ساڵ پێشێستا هەر کللتورەی هەر سەردەمەی بە شێوەیەکی جیاواز پەیکەری بۆ دروستکراوە وێنەی بۆ دروستکراوە بەڵام بەداخەوە ناهێڵن بچینە ژوورەوە وێنەی بگرین تەنیا دەتوانین بچێ ژوورەوە سەیری بکەیت ئەوان هۆکاری سەرەکی ئەوەی کە لێ ناگەڕن وێنەی بگرین بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا نانەوێ هیچ کام لە پەیکەرەکان تێک بچێت تەنانەت باسەوە دەکەن کەوا بەهۆی بوومەلەرزە هەندێک لە پەیکەرەکانیان تێک چووە هەندێکی ڕووخاوە هەندێکیان بنیات نایتەوە بەڵام بەگشتی دەڵێن پەیکەرەکان نامانێت دەستکاری بکەیت تەنانەت ڕەنگەکانیان نانەوێت دەستکاری بکەن و ئەبدێتی بکەنەوە تەنیا بۆ ئەوەی وەکو ڕەسەنی خۆت بێنێتەوە بەشەش زۆر لە پەیکەرەکان لەگومان پەیکەری بوودایە کە خۆیان باسییان کردکەوە بوودا لە هیندستانەوە ئاینەکە لەلایەن چەند مۆنکێکەوە گوازراوەتەوە چین و تاوەکو ئێستاش ئەو ئاینە هەر پەیڕەو دەکرێن جا لە بەشێ لەو پەیکەرانە چیرۆکی بوودا و گواستنەوەی بودیزم دەگوازرێتەوە لە بۆ هیندستان باز دەکرێت شتێکی زۆر زۆر گرنگ هەیە لە مۆزەخانەی ئێرە ئەوەی کە لە گوێمە ئەو جۆرە ئامێرە ئەوە لە گوێ دەکەی مامۆستایەک یاخود ڕێنیشاندەرێک لەگەڵ دەبێتن ریزێک خەڵک لەگەڵی دەڕوا وەکو دەبینن ژوور دەڕۆن و چیرۆکی ئەو ژوورت بۆ باز دەکات چیرۆکی گواستنەوەی ئەو ئاینەت بۆ باز دەکات زۆر سەرنجڕاکێشە شوێنێکی گەورەیە زۆر زەبەلاحە و بۆ خەڵکی بۆ گشتی کراوەیە بەڵام هەندێک شوێنی شەیە کەوا کراوانیە و داخراوە ناهێڵن نەوێنێ بگرین چۆن دەڵێ بە ڤیددیۆش تۆماری بکەین دەگەڕێمە لایەوە
بەڵێ مە زۆر سپاسی هاوکارمان ژیر ئەکەین کاوەکو نوێنەرایەتی کوردستان 24 لە چینە و ئەم بابەتانەش بۆ ئێمە لەوێ ئامادەکە دەستەکانی خۆش بێت سپاس بۆ ئێوە کە لە بەیانی 24 لەگەڵمان بوون بە هیوام ڕۆژێکی باشتانە خواتان